بینەران و بیسەرانی ڕوودا و سلااوان لێبێ خۆشحاڵین لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆر لەگەڵ ئێوەی خۆشەویستین لە ئەڵقەیەم جارەژدا درێژە بە گفتوگۆکەمانە دەین لەگەڵ کاک عارف تەیفور پێشمەرگەی دێرین و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. کاک عارف بەخێوێتەوە بەرنمەکەمان. لە ئەڵقەی پێشوودا باسی ئەومان کرد کە چوویتە بەغا لە بەغا مەرحەلەیەکی گرنگی ژیانی تۆیە بە تایبەتی هەم خوێندن و هەمیش حیزبایەتی. باسی ئەوت کرد کە زۆربەی قوتابیەکان جەلالی بوون، باڵی مەلایی کەمتر بوون لەوێ، بەڵام تۆ لەوێ بە سوتفا خۆت دەرەخەیت یا دەردەخەن و ئیتر ئەبی بە سەری مارەکەەوەیان. خۆی بە حەقیقەت من کە چوومە بەغدا وەکو گوتم من پچڕا بووم لە حیزب، پچڕا بووم ماوەیەکی پەیوەندیم نەمابوو بە حیزبەوە، تەنها لە بڕ ڕێگای تۆزێک لە یەکێتی قوتابیانەوە لە سمستانەی وەتەن. بەڵام کە چوومە کولێ مەیال بووم هەر بەلای مەلایەت یا مەیال مەیلێکم هەبوو بە حکمی ئەوەی منتیقەکەمان هەموو پێشمەرگەی مەلایی بوو، باوکم هەر لەگەڵ ماەوە بوو لای مەلا مستفاوی احترامێگرت و ڕێزی لێگرت. وەکو وتم تەڵەبەکان ئەکسەریەتیان جەلالی بوون، مصطلح حسا جەلالی و مەلایی جەلالی بوون. نەورۆز بوو، نەورۆز نزیک بووەوە کە لەگەڵ نەورۆز نزیکە بێتەوە هەموو ساڵێ تەڵەبە کوردەکان بۆ خۆیان ئەچنە شوێنێک حەفلاکەن ئەو ڕۆژە تا ئێوارە لەوێ لە حەفلە و مناسەبات شتی وایە. کە نزیکی نەورۆز بووینەوە ڕۆژێک کابرایە کات بە منی گوت تۆ کوردی، وتم کوردم، وتی بیتاقەت ناوێ، وتم بیتاقەی چی؟ وتی بیتاقەی سەفرەمانەیە مانوێ حەفلەی نەورۆز بکەین. وتم چیان؟ وتی ئێمە جەماعەتی شاخین. منیش بە دوای ناگەڕام گوتم با من بیتاقەکەی دامێ و گوتی دوای پارەکە بدە. وتم باشە. 50 فرس بشتێکەوە. منیش لە جیرفانم ناو چوومەوە هەمیسانەوە بۆ ناو تەڵەبە کوردەکان لە بەردمی نادیەی کولیا. لەوێ قەڵەباڵغێک تەقریبەن 6-7 کەس 8 کەس شتێکی وا زیاتر ڕاوەستا بووین، قسەمانە کرد، دویتر هەر کەسە قسەی خۆی کردمانە. ئەمە دەمزانی برادێک فاروق جەمیلی ناوە، فاروق جەمیل بوو بە وەزیری عەدل لە حکوومەتی کوردستانە. فاروق جەمیل هات گوتی جا کە نوعەن قسەی پەلەپەلەکە، گوتی سەگبابێک بیتاقەی نەورۆزی مەلایەکان تەوزیعەکان لەم کولیە خۆزگە بمزانیا ئەو سەگبابە چێ و چ سەگبابێکیش لێی کڕیوە. ئەمنیش هیچ هینم نەکرد، یعنی بەبێت حاڵەتێکی نەفسی ماتە سەر وەروام کرد بیتاقەکەم لێ دەرمێنایە دەرەوە پیشانمدا گوتمەوەتە من کڕیمەوە تۆش سەگ و سەگبابی. من وام گوتی تر تەلەبەکان کەوتنە بینمانەوە وەحاصر منیان دوور خستەوە و ئەوان دوورکەوتنەوە. ئەوان زۆر بوون بەڵام ناسیارم بوون ئەوانەی کە بوون هەولێرێ و بای ئەوانە نەبێ، بەس ئەوانی سلێمانەکان هەمووی ناسیار ڕەفیق بووین. کە منیان دوور خستەوە منیشتم بە ئەم شەڕە نەکەم، ئەم شەڕە بۆسی تووشم بە تووشە بێت. هەستام ڕۆشتمەوە ئێمە سنفەکەمان شوعبەکەمان لە قاتی سێهەم بوو لە کولیا. چوومەوە شوعبەی خۆم و لەوێ دانیشتم و دەرسمان دەست پێ کردەوە، دەرس خوێندنەوە جەرەسی لەدا هاتینە دەرێ، هاتمە دەرێ ڕاوەستام نەمێ، وتم با نەچمە خوارێ، نەچوومە خوارەوە، هەر سەر مەحاجەرەکەی لە سەربانەوە سیر خوارێمە کرد. وەندە بزان هێژێک لە پشتەوە بە پشتمە کێشێ ئاڕمداوە کابرایە کوڕێکە، کاکە تۆ کوردی؟ گوتم بۆ کاکە من کوردم. ئەو بیتاقە لە چۆ دەستەکەوێ؟ منیش وەم زانی لەوانە وەم زانی لەوانە ئەو بیتاقە لە چۆ دەستەکەوێ؟ گوتم لای من دەستەکەوێ. گوتی بیتاقەیەکم دێ، گوتم بۆستە. گوتی منیشە حەزم لێ بەشداری نەورۆز بکەم و نەختێک مەیالی مەلایشم. ئەم دکتۆر تاالب کاکەیە، دکتۆر تاالب کاکە ئێستا مستەشاری جەنابی سەرۆکە لە مەسایلی قانونیە. کوڕە گوتم من نیم من نیم کابرایەک داوامێ نازانم چێ و چێنی بزر بوو، هەر بیتاقەی دا بە من و بزر بوو، جۆری پێ نەڵێم. گوتم
من نازانم چێ و چێنەوەمانە بەڵام تۆ حەق نەبێ ڕۆژی حەفلەکە تۆ لەگەڵ من وەرە لەوێ ئەگەر قسەیان کرد لای پاسەکان من بتاقەت بۆ پیاکەم وتی باشە وەڵا لەو قسانەیە بووینێ شەشکە هاتە ملیە نایە پێشەوە وتی کاکە ئەو بیتاقە لە چۆ دەستەکەوە ئێستا تۆ بووی بە بیتاقە فەرمەش. بەڵێ ئەو بیتاقە لە چۆ دەستەکەوە وتم بۆ وتی وەڵام منیش حەزم لێ بیتاقەیەکم ئەو کاک جەوهەر شاوای ئینشەڵا سەلامەتە بێ ئەندامی پەرلەمانی کوردستان و جەوهەر باشە کاکە عینی حکایەت گوتم کاکە تۆش ڕۆژی یعنی کەواتە خەڵکیان هەبوو مەلایەکان بەس نەیانەوێت نەزانی خۆیان یەک بووین ئێمە هەموو سنفی یەک بووین بەڵێ بەڵێ ئەوانەکەی کە هەبوون بەڵێ حەوێز دزەی هەبوو کەس نەیەدی دەوامی ناکرد ئەو حاکم تۆفیق بوو دەوامی ناکرد بەڵێ بە فرسەت سۆفی هین فرسەت ئەحمەد بەڵێ ئەوەی کە ئێستا وەزیری عەدلە ئەو هەبوو بەڵام ئەویش تەنزیمی لێ بزر بوو کەواتە بەشداری نەورۆزەکەتان کرد مە چوینە بەشداری نەورۆزەکەمان کرد و ئەمانە سێرم کرد لەوێ ئەوەی کە بیتاقەی بە من فرۆشتۆ حاکم تۆفیقە بەڵێ حاکم تۆفیقە وەڵاتر لەوەوە من کەشف بووم کە من کەشف بووم ئەوانیش کەشف بووی تر تەنزیمات تقریبا ئەو چەند مانگەی مابوو بۆ ساڵ بۆ چەند مانگە تقریبا گەشتینە 15 کەسێک بەڵێ 16 کەسێک 15 کەسێکمان کۆ کردەوە بوون بە هێن و هەمویان بە ئەکسەرەتی ڕێی منیان کردە مەسوولی خۆیان و بووم بە مەسوولیان و مەسوولی کولێک حقوق بەڵێ ئێوە پەیوەندیتان هەبوو بە سکرتاریەتی یەکێتی قوتابیانەوەوانەوە یا هەر نەنا سکرتارێت ئێمە لەگەڵ قوتابیان نەبوون لە حیزب بوون لە حیزب بوون لە حیزب بەڵێ ئێمە لەوێ ئەو وەختە کاک ساڵح یوسفی لە بەڕەحمەت بێ لە تاخی بوو بەڵێ شوێنەکەی ئاوازەی پێهێنێ پێڵەن ئاوازی ئەستی وایە لەوێ مقڕی تاخی لەوێ بوو هاتو چۆ ئێوەمە کرد من بەڵێ ئەو کاتە گفتوگویەکە بوو لە بینی حکوومەت و هینە ئەوە دوایی ئەی چۆن ئەو لەوێ بوو کاک ساڵح ڕێز تەحریری هینەکە بوو بەڵێ ساحبیمتیازی ئیپارتی نەبوو بابا ساحبیمتیازی جەریدەکە بوو شەڕ نەبوو لەگەڵ حکوومەتتا شەڕ نەبوو حەبیبیش حەبیب محەممەد کەریمیش سکرتێری حیزب بوو ئەوی شەر لەوێ لەگەڵ کاک ساڵحا بوو بەڵێ جا بۆ دوا ئەوەی کەوا من هین بووم و کەشف بووم و ئەو شتانە من هاتو شوێ کاک ساڵح مەکرد کاک ساڵح مەسئولی لقی بەغدا بوو بەڵێ تعلیم تەوزیات تعلیماتم لۆ وەرەگرت ئیترەوە ساڵە من بووم بە مەسئولی کولیە ساڵی دوایتر تەلەبەی تازە زۆر هاتن و خەڵە باڵغ بوونەوەمانە والحەصر بووین بە مەجموعەیە کە حسابیان بۆ کردین بەڵێ حسابیان بۆ کردین ئیتر چوومە منەزەمەیەوە منەزەمەیەکمان دروست کرد و ناوی برێسە بوو بەڵێ ئەو منەزەمەی برێسەیە بڵێسەکەی دروست کرا 16وانەیە 16 بەڵێ بەزە و کاتە ڕێکخراوی ئەو بڵێسە بەناوبانگ بۆ لە بەغا ینی زۆر چالاکی تاقە تەنزیم هەبوو کە هەبوو منەزەم و ڕێک و پێک و هەرەوە بڵێسە بوو بەڵێ ئیتر چوومە منەزەمەی بڵێسەوە کاک کەریم سنجاریمان کەریم بۆ خوا با بزانم هیچ چشکە بوو ئەوم کردە بە مەسوولی کولیە بەڵێ ئەو بوو بە مەسوولی کولیە و من کولیم بەجێشت و چوومە ئەو براسێ لە دوایان لە براسەشە من بوومە مەسوولی هەموو خەتی جامیعە جامیعی بەغدا هەموو کولیەکان لا على التعین حتا سانەویەکانیش هەمووی بوو بە عایدی من لەوێ من خەتەکەی بکەم ئەو کانی کار کەسە بە نوێشکە خەریکیش بووی ئێوە زیاتر تەنزیمی هینی چەکداری نەبوو ئەو کاتە تەڵەبە بووین کارف لەگەڵ جەلالیەکانە ئێوە بینتان ئیتر هەر بەرەو تێکشوو نەچوو بەڵام هەر دۆستیش بوون بەخوا دۆستیش بووین و بەڵام شەڕیشمانە بوو جارجارە بەڵێ یەکێ لەو شەڕانە ئەوەی لە بینی تۆ شەیدارام و کاکنەو شیروان لەگەڵ شەیدارام نەبوو لەگەڵ شەیدارام نەبوو بەڵێ شەیدارام زۆر برادەر و دۆستشم و زۆر ڕەفیقم بوو لەگەڵ کوڕێک بوو لە ماڵی برایم ئەحمەدا ناوی عەلیەت رووشی بوو بەڵێ ئەو کوڕە زۆر کوڕێکی زۆر خراپ بوو یانی زۆر شەڕانی بوو زۆر شەڕەنجاز بوو ئێمە ئیزرابمان هەبوو ئیزرابی تەڵەبە ئێمە شەمانەویست دەستداری بکەین لە ئەو ئیزرابەیە
وەکو یەکێتی قوتابیانی کوردستانی مەلایەکە بەڵێ دەمانەویست اشتراک بکەین نیانەهێشت جەلالیەکان سەیتەڕیان کردو بەسەر لایەنەکانی کەیە بەعسیەکان و قەومیەکان و ناسریەکان و نازان چی هەمووی جەماعەتی جەلالی مەقبوڵ بوو لایەن بەڵێ ئێمەیان بە هینی ئەمریکا حسابە کردو عەمیلی ئەمریکاوەمانە ئێمە هەمان بوونەمان بوو جەماعەتی قیادەی مەرکەزی حیزبی شوویعی لەگەڵمانە بوو بەڵێ حیزبی شوویعیش کە لیژنەی مەرکەزی ئەو دوودڵ بوو ئەو زیاتر مەیالی ئەوان بوو لەگەڵ جەماعەتیوان زۆرتر بوو وەالحاصڵ ئێمە بەیانێکمان دەرکرد گوتمان ئێمەش تەیدی ئیزرا بکەین و لەگەڵ ئیزرا بین و ئەم شتانە هەڵمان ناوەسی لە کولیە ئێمە حقوق و تیجارە بێکەوە و هەڵمان واسی ڕاومان کردبەوە وەختێکم زانی کوڕەکەی لە کولیە ئاداب هێمنی ناوە هات بۆ لای برادێکم لەگەڵ ڕاوەستا و تەحسین دەتروشی ستا لە ئەمریکایە هات بۆ لای تەحسین گوتی تۆ زانی تەحسین مەسئولی ئاداب بوو تی تۆ زانی بەیانەکەمان عەلیە تروشی دڕێنێ ئێمەش منیش و تەحسینش بە کوڕەکەمان گوتمان مەیکە بارە لەکوێی دڕاندوە گوتی لەو دەرکەی کولی تیجارە گوتمان لە بچوو هەریاوەسە بە بێ قڕۆ بەبێ بڕە هەریاوەسەوە کە زاگای لێ نەبێ ئەمانە چوو هەریاوەسەوە بیلفعل بەدزیەوە چوو لەوێ هەریاوەسەوەمانە و ئەمجا عەلی هات بە ئاشکرا وای کرد بەیانەکەی لێ کردەوە دەستی وای لە کرد و هێنێ کردو هات نزیکی من و تەحسین بوو فرێدا بەردەمی من و تەحسین کە بەردەمی من و تەحسینی فرێدا من گوتم تەحسین تۆ بادینیانی و تۆ هینی ڕۆ بخۆ لەگەڵ کە شەر گوتی بۆ خۆی عارف ناوێرم من شەڕ لەگەڵەوانە بکەم ئەمە خەڵکی ئەتروشە منیش ئەتروشیم تووشی مشکلا بوو و نازانسی ئەمانە و ئەمنیش بە قسەی خۆم و قەنەعاتی خۆم چوم ویستم لەگەڵیا بڵێم کاکە تۆ بۆ واکەی تۆ حەقت چێ بەسەرمەوە چون گوتم کاکە بۆ واکەی وەڵا کەوتە قسەکردنێکی بەرزی یعنی تۆ حەقت چێ و تۆ جاسووسن و ئێوە ئەمیلن و ئێوە چی ئەمانە ئەیتر وەڵا لەوێ تووشی شەڕێ بووین کە تووشی شەڕەکە بووم هاتین هەم لە شاسوار بە ڕەحمەت بێت برادەرم بوو دۆستم بوو هات بۆ ئەوەی وەکو مەیانەکە لەگەڵ مایەتی وتی تۆ عیب ناکەی بۆ هەموو قەڵافەتەوە شەڕاکەی ئەمە فەقیراویش پسکۆلە بوو وەڵام منی تر پارێکم پێوە ناو چوو لەو لاو عینەکی کەوت و شتی کەوت و ئەمانەوە هەموو هەستان شازاد ساحیب بە ڕەحمەت بێ ئەویش لەوێ بوو بە هەمومان هەڵمان سەردەوە ئەمانە ئیتر ئەوە بۆ بەیانی ئەو شەڕە بوو بۆ بەیانی من لە کولیە بووم هاتن گوتیان وەڵا لێ تەگەڕێن چێ لێ مەگەڕێن سەماتی جەلال لێ تەگەڕێن بۆ لێ مەگەڕێن تیان تۆ چۆن شەڕت کردو تۆ چۆن لێ وەڵا سێرم کرد چێ لێ مەگەڕێن نەوسیروان بە ڕەحمەت بێ لەگەڵ سێ چەکداری لەگەڵا بوو لە دواوە هاتوو بۆ کولیە عەلیشی لەگەڵا بوو دەهاتن و دەچوون و بە دوا مناگەڕن وەڵا تەبێ خۆ نەوسیروان بۆ خۆی ناکا بە پێشمەرەکانە لێدان تێ یان تەقەی لێ بکەن یان بزانێت ئەمەش وەکو گوتم سنفەکەمان لەسەرێ بوو لەوێ خۆم تاخیر کردە تا جەرەز لێدا و جەرەز لێدا چاون لێ بوو نەوسیروانمان چوونە نادی منیش هاتمە خوارێ بەدزیەوە ڕۆیشتم و کولیەم بەجێهێشت ئیتر کولیەم بەجێهێشت هاتمەوە بۆ تۆزەوە تقریبا 5-6 ڕۆژی پێ چووی ڕۆزەکە نەختێکین بوو چوومە لای کاک ساڵح و حەبیب محەممەد کەریم گوتم شتێکی وایە گوتیان کاکە تۆ بڕۆرەوە باشتر با تووشی مشکلە نەبێ ئایتر هاتمەوە بۆ تۆزەوە کار باسیەکان دەوریان چی بوو لە ناو زانکۆیە باسیەکان گروپێکی کەم بوون بەڵام بە قووەت بوون سەدام لە سنفی لە شعبەی من بوو سەدام حوسێن 3 ساڵ لە پۆلێکە ئاتان لە یەک پۆلەمان خوێن بەڵانەوە کەمی دەوامە کرد کەمی دەوامە کرد سنفی دوو بە کەلەپسەی یەنیان ئیمتیحانیدا بۆچی کەلەپسە بۆچی ژیرا مەطلوب بوو مەطلوب بوو لەسەر نازانم لەسەر مەسایلی ئەو شتانە زمانی تاریخیە بە کەلەپسەی یەنیان ئیمتیحانیدا سنفی 3 کە چوونە 3
لەوێ بۆ خۆی جا هات نایب ڕئیسی مەجلیس قیادەت فەورەیە و نازانم چی و بۆ خۆی سەرکەوت بوو بەوانە ئیتر لە دەوامیانەوەندە دەوامی ناکرد بەس لە وەختی ئەو مزاهرەیە کەوتە ئیزرابەکەیە هات دەوامی کرد دانیشتە بوو خۆی دووسێ کەسکەی لەگەڵا بوو لە ڕەفیقەکانی خۆی تەوجیهێکردن وا بکەن وا بڕۆن واستن مزاهرەیان گوتیانەوە ئەبێ ئیزراب بشکێنن سێ ڕۆژتان بۆ دانێن لە ماوەی سێ ڕۆژە ئەبێ ئیزراب بشکێنن ئەترافەکانی کەس و لایەنەکانی کەس هەمویان گوتیان ناشێنین ئێمەش کوردەکان هەمومان بە حەقەت تقریبان هەشتانەوە تەڵەبەیەکە بووین هەموو بە جەلالی و مەلای و نازانم چیوە هەمووی بەیەکەوە کۆبووینەوە لە ئەو ڕۆژلایەن بوون یا ئێوە لەگەڵ بوون نەنا ئێمە لەگەڵ کوردەکانە بوو بەڵێ حزبی باسم لە مزاهرەکە یاخود لەو ناڵێمە محاولەمانەکە بچین و وەریان ناگرتین و یەکی جەماعەتی جەلالی ئەو وەختە یەکێتی نەبوو جەماعەتی جەلالی ئەو وەختە لەگەڵیان نابوون ئەمانە ئەوانە ئێمە ئیزرابمان ناشکان دەمانگوون نەبێت نایشێنین و دەوامەکەینەوە تا حکومەت مەطالیبەکانمان تحقیقەکەومانە سەدام وانش گوتیان ماوەی سێ ڕۆژا بیشتێن نەمانشکاند بەڵام لەو وەختێک کە ئیزرابەکە گوتیانە بێ بیشتێن و مدەکەی تەواو بوو ئێمە کوردەکان هەموو چوینە لایەکەوە بەیەکەوە بووین هەموو تەماشای ئێمەیان کرد کە هەموو بەیەکەوە کۆمەڵەشتانەوەت کەسین بەلای ئەمەیان هاتن بۆ شەڕ بەس باسیەکان چوون لە شوێیەکانیاندا زۆریان لە شوێیەکاندا بە زۆر ئیزرابەکەیان پێشکاندین و یا لە بڕۆنە سنف و کەسیان چوینە شعبەی خۆمانە بۆ بەیانی شوێیەکان هەرچی سەکن و سایەق و فیتەر و شتی بابشێخەیە هەمویان هێنابوو بە سپانەوە و بە ویل نازانوچیەوە بە چەقۆ و بە قەنجەرەوە هێنایان وەڵا هەر لە بەردەمی نادی سەدامیان گرت تێهەڵدانێکی چاچیان تێڵدا لۆ عەرزەیە ڕایان کێشا بوو تێهەڵدانێکی چاچیان تێهەڵدا بەڵام کوڕێکیان ڕای کرد باسیەکان دەماسیەکی سکولی پێ بوو سێ تەقەی کرد کە تەقەی کرد شوێیەکان ڕایان کرد و بەجیان هێشتەوەمانە سەدام هەرسا بەڵام بە زۆر هەمووی گوتی دەبێ بچن دەوام کرد ئیتر ئیزراب بشمان شکاند و کەواتە سەدامەوانە و ئیزرابیان شکان سەدام بە زۆرە بە تەلەبەکان بە لایەنەکانی کە بەزە و کاتەوان لەناو حکومەتان نەبوون لەناو حکومەت نەبوون بەس تەهیەیانە کرد بۆ ئینقلاب بۆ بە سەر تاریحەیە لەبەرەوە نەیان دەویست فەوزا و مەشاکل ببێن دەیانویست بە هێمنی بە هێواشی خۆیان خەریک بن و ئینقلابی خۆیان کرد و بالفعل دوایەوە هێندەی پێنەچوو ئینقلابی خۆیان کرد و هاتنە سەر حکومەت بەڵێ ئێوە لەگەڵ سەدام کە لە پۆلێکا بوون هیچ پەیوەندی و قسەکردن و شتان هەبوو مەرحەبا ئەوان ناڵم کەم دەوامیان کردەوە ئەو کەمی دەوام کرد بەس مەرحەبا و سەباح الخێر و مەسا الخێر مامۆسای کوردتان هەبوو لێ مامۆستای کوردمان هەبوو مامۆستایکی کوردمان هەبوو ناوی ئەکرەم یامڕچی بوو ئەم ئەکرەم یامڕچی لەگەڵ تەلەبەی کووردا بە کوردی قسەی ناکرد هیچ دەوراتی پێش ئێمەوە کلەیەوەیان هەبوو دەیانگوت ئەکرەم یامڕچی بە کوردی قسەمان لەگەڵ ناکەن خەڵکی سلێمانیشە خەڵکی سلێمانیشە و مستەفا یامڕچیش مەشهورە دێ نەوەی ئەوێ ئێمەش من ئەو تاالب مەسوول بووین مەسوولی حزبی پارتی ئێمە تقریبا سەیتەرەمان کرد لە کولیەکە لە سەر جەلالیەکان مەلایەکان زۆر بووین ئەمە بەسی سنفی چوارەکەم یانە گەشتنە سنفی چوار مەرحەلەی چوار زۆر بووین ئێمە بووین خۆمان کردبوو بە ڕیشسپی کوردەکان لێ من و تاالب پەستان گوتمان با بچین ئیمتیحانمان دابوو ئیمتیحانی نیهایی ئاخری ساڵ ئیمتیحانمان دابوو گوتمان با بچین قسەی لەگەڵا بکەین ئێمە وەڵایی جورئەتمان دامە خۆمان گوتمان وەڵا چین پێڕێنەڕێن عیبە تۆ کوردی و بە کوردی قسە ناکەیەوەمان چوینە ژوورەوە گوتمان هەر کە دەرگامان کردەوە چوینە ژوورەوە گوتمان ڕۆژ باش وش گوتی عەلەیکم سەلام مامۆستا چۆنی؟ گوتی ئەهلەن وەسەهلەن
وتمان مامۆستا تۆ کوردی تۆ بۆ بە کوردی لەگەڵ تەلەبەی کووردا قسە ناکەی خەریک بوو بە عەرەبی قسە بکە گوتمان عیبە بە کوردی قسەمان لەگەڵ بکەین ماتوین بە کوردی قسە لەگەڵەکەین وتی آخر من تەلەبەی کورد تەجروبەم لەگەڵیەیە کە لەگەڵ یاکەومە کوردی قسەکردن و احترام یەگرم و مەرحەبا یەکەم داوای دەرەجەم لێەکە داوای واستەم لێەکە ئەوتم مەیکە قۆقابلە چییە مەیکە کاکە واستە داوا لێەکە بڵێ ناکرێت دەرەجە داوا لێەکە بڵێ ناکرێت وەڵحەسم هێنامان و بردمان قەدەرێکی زۆر دوایی گوتی بابە لەمە دوا من قەی ناکە بەڵام کوردە محتەرەمەکانی ئەوە مادام وا محتەرەم نوۆمانە وتم وەڵای ئێمە تەخەڕوج تەواومان کردووە مامۆستای کوردمان بەس دەکرم یامرشی بوو کە عارف ئێوە وەکو تەنزیم کە لە بەغا بوون کاتی گفتوگۆی ساڵی 1970 ئێوە ئاگاداری ئەو گفتوگۆیانە بوون ئێمە ئاگادار بووین وەکو حیزب جا من مانجی 11 ساڵی 69 69 مانجی 11 من نەچوومەوە بۆ کولیە هەلاسا زرقاقە بزمانە بوو ڕەفیقەکەمان گیرا بوون ئەحمەدی ناوبوو کوڕێک فەیلی بوو ئاعترافی لەسەرمان کردبوو مەسئولی حیزبەکەمان عەزیز پشتیوانی ناوبوو گیرا بوو ئەوژی ئاعترافی لەسەرمان کردبوو من نەچوومەوە بۆ کولیە بەس محەممەد گوتی وەڵام من ئیکمال مەچمەوە محەممەد چۆوە کە ئەو چۆوە من ماوەیەک مامەوە لە سەرگەڵ و ڕۆژێک بەرقەیە کات لە بروسکەیە کات لە مەکتەبی سیاسیەوە بۆ هێزی ڕزگاری ڕێزعەوڵا ئامیر هێزم ئەڵێ فڵان کەسمان بۆ بنێرە من یانی تەبلیغیان کردم وتیان مەکتەبی سیاسی داواتەکە بڕۆ بۆ مەکتەبی سیاسی ئەمنی چوومە مەکتەبی سیاسی کە چووم لە مەکتەبی سیاسی کاک ساڵح مەسئولی لق بوو لەکوێ بوو مەکتەبی سیاسی لە ناوپردان لە ناوپردان کاک ساڵح مەسئولی لق بوو حەبیب محەممەد کەریم سکرتێر بوو مەزموون یەدۆڵا جێگری کاک ساڵح بوو یەدۆڵا فەیلی لەگەڵ حەمەد ئەمین بەرق و ئافریکا ئەوی ژەندامی کارجێڕی لق بوو ئەوانە لەگەڵوانە لەگەڵ من دانیشتن دوو جەلسە سێ جەلسە لەگەڵمان دانیشتن تەکلیفی منیان کرد گوتیان تۆ بێ بگەڕێەوە بۆ بەغدا ئەبێ بچیتەوە بۆ بەغدا خۆت حازر کە بڕۆڕەوە بۆ بەغدا ئێمە کتاب خەتی حیزبی خطوط و ئەمانەمان هەن کاغەزیان بۆ نووسین تۆ بیبە لێ بیان دەیە کاغەزەکە و تەنزیمیان کە هەمویان تەنزیم مۆری ناوچەش دەدەینێ مۆری ناوچەشیان دامێ بڕۆ لەوێت تەنزیم بکە وەڵحاسڵ شەوێک دوو شەو مامەوە ئەو شتانیان هەموو بۆ حازر کردبوو هێندێک پارەیان دامێ بۆ بەغدا بۆ تەنزیمات توشتیوە بڕۆ منیش هاتمەوە بۆ سەرگەڵ و لە سەرگەڵ و بە ترسە لەرزە گوتم بەخوا تازە حیزبە ئەمری کردو خۆی سان هینش بێرە بێ بچێ هەستام هاتم بۆ سلێمانی هاتمە سلێمانی کە بڕۆم بۆ بەغا ئێوارە بوو نازان چ وەخت بوو لێرە بووم چوومە ئوتێلەکەی وتێل شیرینیان پێگوت مامسڵەوەیەکە بوو خەڵ شەقڵاوە بوو ئەو ئیدارەی وتێلەکەیە کرد منی دی گوتی عاربەوە بۆ هاتووە گوتم وەڵا هاتووم باوکم بەڵان لای مەلا مستفا بوو لەسەرێ گوتی بە قورعانت گرن بڕۆ بۆ بەغدا یاڵا دێ خێرا بڕۆ بۆ بەغدا منیش گوتم وەڵا مامسڵەوە بەم شەوە ناڕۆم هەر چۆنێک بێ ئەم شوار لێرا بوو سۆمامەوە بەیانی هەستام هاتم بچم سواری سیارە بم بڕۆم بۆ بەغا بەڵام ئەشترسێم سوودفە گەیشتمە لەو ناوە بووم کوڕێکی خزمی خۆمان هاتۆ بە پیرمەوە ئای کاک عارف چۆنی چاچ کوڕە گوتم وەختی چۆنی چاچی تێکاکە من خەبەر بدە من گیراوم و من با بڕۆم ئەو کابراکانی دوامە گوتیان بڕۆ گوتم باش چییە بوون ئەوانەیە کە گرتمی ئەوانەیە کە کردمیان یەکیان عەلی ئامەخان عەلی ئامەخان برای فەریدون عەبدولقادر یەکێشکە ناوی نازانم چی جنگی عەلی چنگیانی بووە ئەوانە ینی بڵێن لەگەڵ جەلالەکان پێشمەرگەی جەلالی بوون پێشمەرگەی چەکداری قات پیاوکوژەکانی جەلالی بوون
جوان لێ نەبێ ئەوانە بەهین بوون یان ئەوانە کە ئیشیان پێکردن وڵات 2 هەفتە مامەوە 2 هەفتە ئاخر 200 کە خەریک بوو دەرچم ئەوەندەم زانانی چێشکەیان بۆ فرەدامە زوورێک کە سێرەکەم گۆرە و کوڕ شاعیرەکە ناوچیە ڕەفیق سابیریان بۆ فرەدامە ژوورەوە ئەوش گیرا بوو کاکتە بۆ ژیرایی وەڵای ئەمە زرابمان کردووە تەڵەبە و لەسەرەوە ژیراوی ئیتر لەوێ ئەو شەوە لەوێ دوای ڕزگارە دەبێ گەیتەوە بەغا دوای ڕزگارم بۆ گەشتەوە بەغدا دوای ڕزم لەگەڵ هەمە حەزیتار دانیشت مناقەشەیەکی تونند و تیژ و زۆر دوورجلەشمان بەڵام سوێندی بۆ خواردبووم بە شەرەف کە عەزیەتم نادا دوای ڕزگارم بۆ چوومە بەغدا کە چوومە بەغدا لەوێ کەوتنیە تەنزیمات زۆر باشە جا ئێمە باسیەوەکەین بەڵام با شوێ بین دوایی باسی دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ کاک عارف تەیفور کاک عارفەوە کاگەنەوە بەغدا ئەو پەیامەی کە مەکتەبی سیاسی بە ئێوەی وتبوو گەیانتە تەنزیماتی حیزب بۆوانە من لێ باسیەوەیان کرد کە لە گفتوگۆیان یا شتێکی وات پێ نەکردبوو ئێستا دەستی پێ نەکرد نەخێرستا دەست پێ نەکردبوو بەڵێ من ناوی ئەو ناوەکان کە هەبوون لەسەر دەفتەرێکی سکۆلی تەلەفۆنات ڕقەمم بۆ دانابوون و لام بوو بەڵێ کە چوومە بەغا پێشەوەی کە هین بووم لێرە لە سزندا کە لای برادران سزن بووم ئەو کاغەزەکانم هەمووی دڕاند فرسەت مێنا هەمووی دڕاند و هەموو فرێدان کاغەزەکانم پێ نەمان بەڵام کە چوومە وێ ناوەکانم لابوو تر پەیوەندی بە تەلەفۆن پیانەوە کرد و چوون بۆ لایەن و ڕێی سەلامی کاک حەبیب و کاک ساڵحم پێگەیان نۆمانە یەکێ لەوانە بە ڕەحمەت بێ نەزیب بابان بوو کە زۆر دارۆخام و یانی مەجموعەیەک لەمانە ئیتر وەڵا هەمویان ئیستیجابەیان نەبوو بۆ تەنزیماتی حیزب چکە خەڵکەکە زۆری پێخۆش بوو کە تەنزیماتی حیزبی بکەین ئێمە شەستان لیژنەیەکی ناوچەی محەلیمان دروست کرد کاکە محەممەد ڕەزا ئەومان کردە مەسوولی ناوچە و من مەسوولی جامیعە و کردستانەوێت ئەومانە هەمووی ئیتر ئیشێکی باشمان کرد خەڵکێکی باشمان تەنزیم تاوانە بەنهێنیشتان هەمووی بەنهێنی هەمووی بەنهێنی و هەموو هیلمان کرد وەکرمان هەبوو وەکری حیزب شوقەمان گرتبوو لەسەر حسابیوان هەموو ئەوراق و مۆراق و شتمە لێ بوو ینی وەزێکی زۆر باشمان دروست کرد تقریبا مانجی 1 و 2 بوو جوابیان بۆ من نرد کاک ساڵح کە دێم بۆ بەغدا وەرە بۆ ماڵمان بەڵام بەیانی زووەرە بۆ ماڵیان بچم منیش لە وەختی محەدەدا کە بۆی تەحدید کردووم بەیانی زوو چووم لە دەرگامدا بۆی کردە بۆیان کردمەوە چوومە ژوورەوە کە چوم کاک ساڵح هاتبوو لەوێ بوو گوتی هاتوون وەفدێکین ئەمانە مفاوزات بکەین لەگەڵ بەغدایە بەڵام تا ئێستا نازانین چۆنە بێ چۆن نابێ کە بزانین جارێ هاتوون وەکو جەستنە بزێک و شتێک کۆمانە بزانین چەند ئیستعدادیان هەیە ئاعتراف بێمە بکەن بهتر هەندێ تعلیمات و بەحسی وەزعی حیزب چۆنە و چۆن نیە و بۆم شەڕا کرد چێ بوون وەفدەکەی کە هاتبوون وەفدەکە ئەو وەختی کە ئەو هاتبوو کاک ساڵح و وابزانم یەک دوان هەشکەی لەگەڵ و شەوکەت عەقرایی بوو شتێکی وە لە مەکتەبی سیاسی کەسکەی وای لەگەڵ نەبوو بەس خۆی و ئەوانە بوون ئیتر گوتی دوای هینەوە دیتنەوەمانە گوتی بنە ڕۆمەوە جوابی حکوومەتە بەمەوە بۆ مەلا مستفا ڕۆمەوە بەڵام فڵان تاریخیشکە ڕەم بێ بگەڕێنەوە تۆ تەلەفۆنێکی دامێ گوتی تەلەفۆن بۆ ئەو تەلەفۆنە بکە و ڕقەمە بزانی هاتوونەوە ناگەر هاتوونەوە وەرە وەرحاصڵ فترێک پێ نەچوو هاتنەوە ئەم جارەکە هاتنەوە دکتۆر مەحموود بوو کاک ساڵح بوو کاک سامی بوو نوری شاوەیز بوو دارا تۆفیق بوو بە ڕەحمەت بێ ئەوانە مەجموعەیەکی لەو پیاداتی ئیتر ئەمە بە نهێنی هاتن یا بە ئاشکرا بۆ ناو خەڵکە دانای ئەعلانیان ناکرد ئەعلانیان نەکرد کە هاتوون بە نهێنی هاتن ینی خەڵک نێزانی خەڵک نێزانی بەڵام حکوومەت ئاگای بووە مەسەلەی حکوومەت و ئێمەش وەکو حیزب ئاگامان لێ بوو کە هاتوونەوەمانە هەتا وای لێ هات گەشتنە نەتیجەیەکی کە بەیانی 11,000 هەتا گەشتنە بەیانی
بەیانی 11,000 لەو کەم گەشتنە بەیانەکە ئەوان لە قەسر لە بێسێ لە منتیقی لای شارع نیزارەوە ئەوان وەفدەکە هەموو لەوێ بوون کاک ساڵح بە منی گوتی وەرە بۆ هێن وەرە بۆ قەسرە بێز لەوێ یەکترە دینین باشە لەو فترەشە کاک فەرهاد عەونی ئەویش تەنزیمی یەکێتی قوتابیانی کوردستانی کرد ئەویش هاتوچۆی ئەمانیە کردیە وەفدەکە ئیتر بەیانی 11,000 گەشتنە نەتیجە و بەیانیان دەرکرد و شتیان دەرکرد بە منی گوت کاک ساڵح بەیانێکمان دەرکردووە تەییدن بۆ بەیانی 11,000 بەیانێکمان دەرکردووە بە ناوی حیزبەوە بە ناوی مەکتەبی سیاسی پارتیەوە کە ئێمە پژگیری ئەم بەیانی 11,000 ئەکەین و لەگەڵیان تۆ دوات سعات 5:30 بوو 6 بوو وەرە بیبە بۆ ئیزاعە کە ئەحمەد حەسەن بەکر بەیانەکە خوێنێتەوە کە تۆ ئەو لە بەیانەکە بووەوە تۆ بچۆ لە ساڵحێت تەلەڤیزۆن و لەوێ بوو تۆ بچۆ بۆی بخوێنێ بۆی یان دەڕەدەست و بۆی بخوێنەوە چون بالفعل چاخانەیەک بەرامبەری مەحەدی تەلەڤیزۆن و دانیشتم هەتا ئەحمەد حەسەن بەکر بەیانەکەی خوێندەوە کە بەیانەکەی خوێندەوە من هەستام چوومە تەلەڤیزۆن و ئیزاع و تەلەڤیزۆن کوڕێکی کورد لە ئیستیعلامات بوو چون سەلامم لێ کرد عەزیز کافرۆشی ناو بوو عەلەیکوم سەلام چییە گوتم هاتووم من بە ناوی پارتیەوە ئەم بەیانە ئێمە تەییدی ئەم ئیتیفاقاکەین و ئەمانە وتی باشە کوڕەکە بەحەقەت هەرچەندە عەلامەتی استیفامی زۆر لەسەر بوو بەڵام بەحەقەت زۆر بە جددی هاتە پێشەوە بەیانەکەی وەرگرت و وتی ترخە من نەبێ ئێمە من ئێستا ئایندەبێ ئەی خوێندنەوە وەڵای تر خوێندیانە ئەوان بەیانەکان وەرگرت و من گەڕامەوە بۆ قەسرە بێز بۆ لای کاک ساڵح و کاک یوسف و کاک سامی و ئەمانە کە گەڕامەوە شیعاراتیان نووسی بوو کاک سامی 7 شیعار بوو یان 11 شیعار بوو دامێ گوتیس بۆ بەیانی ئێمە ئەبێ مزاهرەکرێ بۆ بەیانی ئەبێ ئەم لافیتانە ئەم شۆ هەمووی بنووسن بەیانی مزارەکان ئەو خۆپیشاندانە دروست لە ڕۆژی 11,000 کرا یا دواتر ڕۆژی دوایتر ڕۆژی دواتر شەو بەیانەکە خوێنرایەوە بەیانی مزارەکە وەڵا ئەو شەوە ئێمەجا تەنزیماتێکی زۆر مەحدود زۆر هین ئێمە خەتاتمان لەکوێ بوو ئێمە شتمان لەکوێ بوو وەالحاصڵ یەکێتی قوتابیان گوتیان ئێمە وەڵات هەم خەتاتیشمانەیە و هەم قوماشیشمانەیە و هەم شوێنشمانەیە نووسی نەگەرێەوەش ئەتوانن بێنە لای ئێمە دوای ئەوەی کەی خۆمان تەواوەکەین بۆ ئێوەشە نووسی ئیتر چوین ماڵی خەزووری فەرهاد بوو چوینە ماڵی خەزووری فەرهاد دوو کوڕیان هەبوو لەگەڵمان نابوون کوڕەکان ئیشەکانیان بۆ کردن ینی ئەوە چوین لەوێ تا بەیانی تا زەبەت بەیانی 11 شیعارەمان نووسی ئێمە بەیانی هەر چوینە دەرێ چوینە مەیدان و لەوێ ڕاوەستاین هەر ڕاوەستانی ئێمە هەرەوەندە بوو هێندێ شیعارماندا بەم دوو تەلەبە و بۆ دوو تەلەبە بۆ دوو کەس بەسکە عارف ئەو هەموو خەڵکە چۆن کۆکرا بوو جەماهیری بەغدا هەمووی بە عەرەب و کوردەوە هەمووی ڕژایە سەرجات هەرجار زۆر عەجایب بوو بە ژیانی بەغدا مزارەیەوەندەوە هەرچەندە حیزبی بەعز لەم ئاخرەیە خەڵکی بە زۆرە بردەسەر زیادە ڕەبعی ئەوەی پێ کۆنابوو خەڵکەکە هەمووی هاتوو قەناعەتت بێ ڕەن بێت جەلالیەکانیش هاتبن هەرچەندە ئێمە وەمان نەزانی خەفەتیان زۆر لە خەفەتان باشە باسی ئەوانت کرد ئەوەی ئێوە بزانن دواتر حکوومەتی عراقی هیچ پرسی بەوان کردبوو ئاگاداری کردبوونەوە کە بەیان 11,000 دەرەچێت بەڵام گوتبووی ئەمە لەگەڵوان ئاەکەین لەگەڵ مەلا مستفای ڕێەکەوی تەفاوەکەین حسابی بۆوان نەکرد بوو لەو بابەتەیە چەک لە باندەکان کە ئەوەیە کە چەکدارانی سەر بە حکومە دەبیانووی چەک بکرێن و دوور بخرێنەوە ناوەڵا ئەوان محتەمەل ئەوانی شات بن بەڵام خەڵکێکی زۆر بێحیساب هات لە مزارەمان دەست پێ کرد لە مەیدانەوە تا بابل المعزەم کە چوینە بابل المعزەم لەوێ لەسەر مەنەسەکە
ئیتر وەفدەکە لەوێ بوو سەدام و حیزبی بەعز قیاداتی حیزبی بەعز بەڵێ هەمویان لەوێ بەزە و کاتە کاگیدیش و کاک مەسعودی شات بوون کاگرێجیس و کاک مەسعود بەس لە وەفدی گفتوگۆکەیان نەبوون بابا لە وەفتی گفتوگۆیشا هەبوون ئەخیرا هەبوون ئەخیرە بەڵێ ئەخیرە کە ئیمزا کرا و کە ئەخیرە هەموو شتێک هەردووچیان لەوێ بوون بەڵێ کاک عارف دەوری کوردە فەیلیەکان چی بوو هەم لە کوردایەتیە هەم لە حیزبایەتیە هەم لەو خۆپیشاندان و شتانەیە کوردە فەیلیەکان بەڕاستی دەورێکی زۆر زۆر کوردایەتیان هەبوو زۆر مهم بوون و ئەو مزارەیە هەرچی فەیلی هەیە هاتووە مزارەکە بەشداری مزارەی کرد کوردە فەیلیەکان پارەیەکی زۆریان مانگانە کۆ کردەوە بۆ شۆڕشیان نارد کوردە فەیلیەکان زۆربەی زۆریان لەناو پێشمەرگە بوون بە پێشمەرگە و لە پێشمەرگایەتیا بوون دەورێکی زۆر زۆر بەڕاستی زۆر زۆر مهم و چاچیانە بوو بەڵێ لە حیزبایەتیش لە بەغدا دەوریان هەبوو بۆ حیزبایەتیش کاک عارفەوانەی کە بەرپرسی پارتی بوون لەوێ من لەگەڵ خوا لێ خۆش بوو کاکە حەمەیە قسەم کرد باسی ئەوەی کرد کە بەشێکی زۆری ئەوانە هەم حیزبی بوون هەم قوتابیان بوون هەم پاراستن بوون یعنی هەموو ئیشێکیانە کرد وەکو حەو دەرمانەوە بوون تۆش پاراستن و شتی وا بووی نە پاراستن بووم نە قوتابیان بوو بەڵێ نە قوتابیانیش هەبوو بەڵام قوتابیانێکی هین ماوەیەکی قوتابیان بوو من لە مەکتەبی تەنفیزیەکێتی قوتابیانی عێراق حیزبی بەعز من و عادل مراد و جەلال خۆشناو و عوسمان خۆشناو ئەم چوارە نوێنەری کورد بووین لە ئیتیحادی وەتەنی عێراقی تقریبا 2 ساڵ 3 ساڵ لەوێ بووم دوایی من وازم لەوێ کە هێنا هاتم تەفەڕوقم کرد بۆ ئیشکاری حیزب بووم بە کادری حیزب و تەفەڕوقم کرد بەڵام کاری پاراستنە نەکردەوە پاراستنیش نەبوو ناوەڵا بەڵام برادەرەکان خۆش بوو برادەرەکانم هەمووی پاراستن بوون محەممەد پاراستن بوو عادل پاراستن بوو عادل مراد منزر نەقشبەندی پاراستن بوو ئیتر زۆر هەرچی من دەمناسی کەریم سنجاری پاراستن بوو هەرچی دەمناسی پاراستن بوو بەس من نازانم من نەبووم بە پاراستن هەرچەندە خزمەتیشمەکردن و لێشیان نزیک بووم و دۆستایەتیشمە بوو لەگەڵیانە بەڵێ لەگەڵ کاک شەکیب دۆستایەتیت هەبوو دۆستایەتیم هەبوو لەگەڵ شەکیبا دۆستایەتیم هەبوو لەگەڵ شەکیبا بەڵام کە شۆڕشتێک چوینە ئێران پارەی تەوزیع کرد بەسەر پاراستنەکانە بەشی هەمویان هێدا بەشی منی نادا گوتم باشە بۆ خۆمریش خزمەتم کردی و منیش بۆ کردی شتم بۆ کردی تیاکرد تۆ ڕسمی پاراستن نەبوو من نایە بەڵێ ئەکرێ پرسیارێ لەسەر شخصیەتی ئەو پیاوە بکەین ینی پیاوێکی چۆن بوو شەکیب دوایی بۆچی ئەو نەیتوانی لە ئێنا بمێنێتەوە چووە میسر و چووە سووریا و دوای چووە ئەمریکا و وڵی پیاوێکی چۆم و پیاوێکی نەختێک وەبزار مردوخوا عەفریکا پیاوێکی مخلص بوو بۆی شەکەی خۆی زۆر سەرقایم بوو ینی شتی لێ ئیستفادەی لێ ناکرا لە هەموونەوەیەک هیچ نەوەیەک هەورێدا بە هەموونەوەیەکی شەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام بەداخەوە لە ئاخریا کە شۆڕشتێک چوو ئەو تەسەڕوفەی کە جاران هەیبوو کە ئیخلاسێت و دڵسۆزی و خەڵکەکە بە پێغەمبەرێک ئەزانی ئەیگو دەمە قەت گەندەڵی ناتوانێت بکە و ئەمە قەت ڕووی لە شتیوانە کردو کە دەریشکەوت لە ئاخریا کابرا پارەیەکی زۆری ئەو زەمانە لە پارتی کردبوو گەندەڵی کردبوو بردی $500,000 برد کە $500,000 زۆر بوو پارێکی زۆر بوو کە حسابی بۆ ناکرا بردی و ڕۆژت و چوو بۆ ئەمریکا لەو فترە شاوا بزانم کە لە پاراستن و ئەوستانیان ڕەبێ لەگەڵ سیایە و میایە شتیوات تەقاروبێکیەوە بۆ لێک نزیک بوونەوەیەکیەوە بوو بەس پێشەوەی بمرێ سەردانی کوردستانی کردووە پێشەوەی بمرێ هاتەوە لەگەڵ بۆ هاتەوە خزمەت کاک مەسعود و ئەوانە بەڵام لەوێ شکاتیان لێکرد لە ئەمریکا پارتیش لەسەر پارێ بەڵێ وەریان گرتەوە خۆی ئاگام لێ نەما ئاگا لێ نەما کە عرفیەوە کە لە بەغا بوونە و کاتە پێش هەفتاوە ئیتر لەو دەور و بەلایە لەگەڵ سەرکردایەتی پارتیە یعنی هاتوو چۆتان هەبوو ینی عەلاقاتان چۆن دروست کرد تەتەرمانە نارد بە تەتەرەمان نارد بەڵام بۆ زیاتر ئەعتیمادمانە کردە سەر خۆمان بەڵێ
یعنی وەکو لۆکاڵەتان توانی لە بەغا هەندێ بڕیار و شتی بەڵێ بەڵێ ئاتوانێ ئەمانتوانی وەکو ناوچە ئەو شتانە قەراری خۆمان بدێ ئەرەوەڵا کەس زەحمەت بوو ینی چ بنێری بۆ سەر چی بێ بۆ خۆمان استقلالێتی خۆمان وەرگرت و هیچمان نەکرد و بەڵام تەنزیمێکی باشمان دروست کرد ناوچەیەکی ڕێک و پێک خەڵکێکی زۆرمان تەنزیم کرد بە تایبەتی خەتی تەڵەبە هەموو جامیعە هەموو مکولیەکانمان تەنزیم کرد بوو خەتی کرێکاران بەڵێ کاگعرب لەسەر ڕێکەوتنامەی 11 ئازار لە هەندێک شوێن باسیەوە کرێکە مەلا مستەفا خۆی زۆر بڕوای پێ نەبووە ینی وەکو شخصی خۆی و ینی زیاتر مەکتەبی سیاسی ئەویان پێ کردووە بەڵام لە ئاخیری شار ئیمزای کردووە ئەوە وایە نەخێر پێی باش بوو بکرێ پێی باش بوو بکرێ لە مەلا مستەفا حەزی لەوە بوو جان فترە و فترە ئیسراحەتێک بداتە میلەتەکە بۆ خۆی ئیسراحەتێک بکە و پێی باش بوو ئەو ئیتفاقە کرا بەڵام باوەڕی پێ نەبوون کە ئامادەی جێبەجێبەکردنی بوون ئەوە باوەڕی پێیان نەبوو و ئەوانیش کە زانیان و ئەمانەی کە مالا مستەفا باوەڕی پێیان نییە و ئەمانە ئەوانیش نیەتی خۆیان دەرخست کەوتنە موامەرکردن و هەوڵی کوشتنی هەوڵدانی بۆ کوشتنی بەڵێ کاگعرب کۆنگری هەشتی پارتی لە ناو پردان و ئابزان کرا یەکەم جار بوو کە پارتی بە شێوەیەشی ئاشکرا کۆنگرە بکە جەنابتان بەشدار بوون لەسەر ئەو کۆنگرێ چیەڵێ ینی ئەگەر جیاوازی چی بوو لەگەڵ کۆنگرەکانی تری پارتیە کۆنگرەکانی تری پارتی من زۆر ئاگانەوانەی پێشوو نەبووە بەڵام بە نەهێنی کراون نەهێنی گیراون خەڵکێکی کەم حازر بوو لەوێ بەڵام ئەمەی ناوپردان کە موتەمەرەکە گیرا خەڵکێکی زۆر ئامادە بوو تقریبان 500 کەس زیاتر لە مەندوبین حازر بوو لەوێ لە عینی کاتا وەفد کامەرا بەدرخان لە پاریسەوە بەخۆی بە چەند کەس لەگەڵ چەند کەسێکە هات بووە محەممەد سلێمان هەبوو عزوی قیادەی قەومی حیزبی بەعز بوو سووری بوو لە تیارەکەوتە خوارەوە مرد محەممەد سلێمان ئەو هات نوێنەری حیزبی بەعز بوو وتاری خوێندە و کەلیمەی تەقدیم کرد جەنابی مەلا مستەفا بۆ خۆی معادلم ڕۆژانە هاتە کۆبوونەوە لەم کۆنگرەیە حازرە بوو مناقەشەی زۆر جددی لە کۆنگرەکەی ئاکرا لەسەر زۆر مەساری و لەسەر زۆر شت و پشتگیری تەواو کرا بۆ بە بەیانی 11 ئازار کۆنگرەکە قەراری لەسەرەوە باش قەراری وەرگرت ئەیتر بەو نوع بوو بەعزە کەسێکی مەغروری تیا بوو کە مەغرور بووبوون وەمانە لە موتەمەر هێنانی خوارەوە بۆ خوارە تر هاتنەوە قاوەکەی خۆیان و چاک بوونەوە ئێمەش گەنج بووین کەوتوینە ناو یەکەم جار بوو لە مەجای ئەو سیاسیە بەڕاستی بەنسبەت دێمەوە هینێکی خۆش بوو مارەجانێک بوو بە نسبەت دێمەوە و زۆر استفادەمان لێ کرد و مشارەکەی کۆ مناقەشەکانمانە کرد مناقەشەی هەموو شتێکمانە کرد لەگەڵیانە کاگعرب دکتۆر مەحموود یەکێ بوو لە کەسە نزیکانی مەلا مستەفا چاوی لەوە بۆ بازەکرێەوەی کە باسیەکەن کە بێ بە سکرتێری پارتی بۆچی نەبوو بە سکرتێری پارتی یاخود جارەوەڵەن دکتۆر مەحموود سەوتی زۆر نێنە خۆی بەتەمای سەوتی یەکەم بوو نازانم چی لە شتانە نێهێنا ئیتر بۆ ئەو کەسێکی زۆر نزیک بوو لە شاکلێک دیارە بووە منە وەختەوەندە قوڵ نەڕۆشت بوومەوە سیاسەتەکەەوە دواترەزانی نەچوو نەیتوانی ینی بەڕاستی ئەوی نەبکە دکتۆر مەحموود بەڵام مەلا مستەفا هێنایەوە مەکتەبی سیاسی و لە جێگای خۆی داینایەوە کە لەگەڵ حەبیبە لە مەکتەبی سیاسی بەیەکەوە دانیشتن حەبیب سکرتێری حیزب بوو دکتۆر مەحموودی ژاریدە دەری بوو لەوێ دانیش لەگەڵیانە جەلالەکان بەشداریان نەکرد لەو کۆنگرێ ئەو وەختە ناتبوونەوە ناتبوونەوە دوایی جا خۆیان حەل کرد و هاتنەوە ناو پارتی و ناومان نابوون استیعاب هاتن هەمویان لەگەڵمانەوە ئەوە چۆن ئەو ئیتیفاقیە چۆن کرا ینی چۆن بۆ هاتنەوە ینی هەر بڕیاردرا سەرکردایەتی پارتی بڕاستی عقلەتی مامجەلال بوو
مامزرار دەوری زۆر ڕێسیە بوو لەوەی کە ئەو شەڕدا ینی لە بۆی ماری کورد ببێ بە یەک هەستان هاتنەوە لەگەڵ پارتیا حزبەکەی خۆیان هەڵ کرد بەڵێ حزبەکەی خۆیان هەڵ کرد ناویان نام حزبی سەوری دیموکراتی نازانچی دوایەوەیان هەڵ کرد و قەراریاندا هاتنەوە ناو پارتی بەڵێ مقڕێکیان هەبوو لە گەڵاڵا لەوێ کاک برایم و ینی قیادەکانیان هەمویان لەوێ کاک عەلی و ئەمە هەمووی لەو مقڕێوێ دانیشت بوون و یارمەتی شۆڕشیان پێویستیان پێ بوو یا استشارات مەسئولیاتیان درایە وەکو مەسئولیاتیان درایە ئەوی بیویستایە ئەوی بیویستە لەوێ دانیشتنەوەمانە بەڵام ئەو ئێمە بۆمان هات دووان سیانێکمان بۆ هات یەکێ لەوانە کەمال محێدین بوو بەڵێ بوو بە کارژێری لقی پێنج ئەویان بۆ ناردین لەگەڵ شێخستاری وەزیر کەرکووبەوی کە کوژرا شێخستاری شاد جا بابی نشکت بۆ بکەم ڕۆژێک کەمال محێدین بە مقڕمان مقڕی حزبمان لەسەر شارابنواز بوو کەمال محێدین تەلەفۆنی بۆ کرد وتی نەڕۆشتیەوە بۆ ماڕێ گوتم نەوەڵا نەڕۆشتمەوە بۆ ماڕێ بۆ گوتی وەڵا حەزەکەم بم گەینە ماڵەوە میوانێکم هەیە بەخۆ میوانەکەم من و میوانەکەم بگەینە ماڵەوە سیارەکەی خۆم لە تامیرە نەهاتوتەوە گوتم باشە هات من لە ناو سیارەکە دانیشت بووم کەمال محێدین سیارەکەی کردەوە هاتە تەنیشت من دانیشت کێشکەش لە پشتەوە دەرگای کردەوە چوو لە پشتەوە دانیشت منش لاوێنەکەەوە سێرم کرد هەمێ حاجتارە کاکە هەمەیە بەڵێ کاک هەمێ حاجی تایرە منیشەوە ئەوڕێکم لەدا وتم کاکە هەمە بەخێر بی تی سەلامەت بیۆمانە و نەختێک حەزەری کرد ناسیمەوە نێ ناسیم لەوە پێشکەین منیش سلفم لێدا و کەوتمە ڕۆشتن گوتم بادانە بەزێنەوە کودا بەزێ گوتم کاکە هەموو لە فکرتەوە شەوە چیت پێ کردم و چیت پێ گوتم بزانە نتیجەکەی وا دەرچوو ئێستا هەمووتان هاتنەوە ناو ئاخری ئێوە شاتنەوە ناو پارتی و خۆتان هەڵ کردومانە کاکە دەواز لەمەوە زوانە بێنە گوتم ئاخر تۆ زۆرت هەشر بە من کردەوە شەوە زۆر قسە بە من گوت هەتگوت خۆت باوکت بوون بە مقاش بەدەستی مەلا مستەفا چۆن بێەوە واتان لێکە واتان لێک وەڵای تر دوایی کەمال محێدین کەوتە بەینمانە وتی با بەوازی لێ بێنەوەمانە وتم باش قەیناکە واز ئەی شێخستار دەوری چی بوو لە بیرۆریەکانە باسیەوە کاکە ئەڵێ من هیچ وەختی ئیمانم بە پارتی و بەوانە نەبوو ڕاستەکە ئیمانی بە پارتی نەبوو بەڵام لەگەڵمان نبوو و ئیشێ کرد و چیمان پێ بوو تایاری کردووەمانە بەڵام کە ئیمان بە پارتی نەبوو ئەوانەمە حیزبێکیان دروست کردبوو ناوی کۆمەڵە وابزانم کۆمەڵە بوون بەڵێ ئەوەی مەبەستە شێخستارەوەن ئەو حیزبی سەوری دروست کرد تۆ بە حیزبی سەوری ئەمانە بەڵێ ئەوەکانی کە دوای هەفتا چوار بووە لە کاتی هەفتا چوارە بوو کە شەڕ دەستی پێکردەوە نا لە پێشوار پێشەوە هەفتاسێ ڕۆژ بەڵێ هەفتاسێ ڕۆژ جا کاک عەرەبی ئێمە حەزەکەی ئەو قسانە هەڵەگرین بۆ ئەڵقەی داهاتوو لێرە بەرنامەکەمان کۆتایی پێهات بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی پەنجەمۆل پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان ئەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد بەلەی نیشتیمانی نێوان شیوعیەکان و حیزبی بەعەس پارتی بۆچی بەشداری نەکرد ئێران بەیان 11 ئازاری پێخۆش نەبوو کە کردیان بێڕەقمی ئیرادەیە ئەوان هەم کۆمەڵەی مارکسیینی هەبووە بە دزی ئیشیان کردووە خۆ بە نهێنی هەم کاژیکەکان هەبوون ئەمانە پارتی ئاگای لەمانە هەبوو لەوانەیە کە گرتمانن 11 و یا 13 مەلای دینی ئەمانە هەموو شوێعی بوون تەنزیمی بوون لە حیزبی شوێع گرتمانن بەرپرسی سەربازی یاخۆت کادری ئاسکەریە چوونە دەرەوە بۆەوەی دەورە ببینی لە لقی سێەوە ئێوە کەستان چۆک شخستار سەتی زۆر بەڕوونی و ئاکشکای ئاگامان لێ بوو کە حیزبی سەوری نازان چی دروست کرد و ڕۆشت بوو ئەویش لەگەڵ حیزبی بەعسا ئیشی بووانە کرد